ڕاگەیاندنی هاوبەشی کمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشکێڕی ئێران ڕاهی کاریگەر لە ژێرناوی سەرکوتی هەوسار پچڕاوانەی ڕژیم نیشانەی ترس لە ڕووخان. ڕژیمی کۆماری ئیسلامی خولێکی نوێی بە دوواداچوون و دەست بە سەرکردنی بەربڵاو بەڕێوەبردنی سزای ئەعدامی لە سەرانسەری ئێران دەست پێ کردووە. کوردستان، خوزستان و بەلوچستان ئەم سێ گۆشە لە خوێن گەوزاوە لە ناوەندی ئەم سیاسەتە سەرکوتگەرانەدان. ڕژیم هاوڵاتیانی ئەم ناوچانەی کردوتە ئامانج بۆ ئەوەی بە خەیاڵی خاوی خۆی وەک سیاسەتێکی پێشگیرانە مەترسی ئەگەری ئاخێزە جەماوەریەکان لە خۆی دوور بخاتەوە. مانۆڕی هێزەکانی بەسیج کە بڕیارە ئەمڕۆ هەینی لە تاران بەڕێوە بچێت لە درێژەی ئەم هەوڵانەدایە و نیشانەی ترس و سەر لێ شێواوی ڕژیمە لە بەرامبەر ئاخێزی شۆڕشێڕانەی جەماوەردە. لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا دەیان هاوڵاتی عەرەب لە خوزستان دەست بەسەر کراون و گواستراونەتەوە بۆ شوێنێکی نادیار. زۆربەی ئەو دەست بەسەر کراوانە بریتین لە چالاکانی فەرهەنگی، مەدەنی، ژینگەیی، میدیایی و شاعران. هێزە سەرکوتگەرەکان جگە لە سوکایەتی و بێڕێزیکردن و ئەزیەت و ئازار دەستیان بەسەر ژمارەیەک لە کەلوپەلی تایبەتی وەک موبایل و کۆمپیۆتێری ئەو کەسانەشدا گرتووە. تا ئێوارەی ڕۆژی چوارشەممە 19 بەفرامبەر زیاتر لە 100 کەس لەلایەن بارگای ئیتلاعاتی سپا و وەزارەتی ئیتلاعاتەوە دەست بەسەر کراون لێپرسینەوەیان لەگەڵدا کراوە و کەوتونەتە بەر هەڕەشە و گوڕەشەی ئەو ناوەندە سەرکوتگەرانە. هەر لەو ڕۆژەدا تەنیا لە شاری ئەهواز و گەڕەکەکانی دەوروبەری 15 کەسی دیکەیان بەبێ هیچ ڕوونکردنەوەیەک دەست بەسەر و زیندانی کردووە. کەشوهەوای سەرکورد لە کوردستانیش بە چڕی هەروە بەردەوامە. لە ماوەی یەک مانگی ڕابردوودا 70 کەس لە چالاکانی مەدەنی و سیمای خەباتکار و ناسراو لە کوردستان دەست بەسەر کران. زۆربەی دەست بەسەرکراوەکان بریتین لە هەڵسوڕاوانی کرێکاری، ژنان، چالاکانی ژینگە پارێز یان بنەماڵەی دادخوازان. دەست بەسەرکردن و بانکێشکردنەکان هەروە بەردەوامە و پێدەچێت ژمارەی دەستگیرکردنەکان لەوەش بەرزتر بێتەوە. پەلامار و دەست بەسەرکردنەکان لە کرماشان، ئیلام و سەرپۆلی زەهاو هاوکات بووە لەگەڵ شکاندنی دەرگا و پەنجەرە و تند و تیژی و بە تاڵانبردنی کەلوپەلی تایبەتی کەسەکان. زۆربەی دەستگیرکراوەکان لەگەڵ تۆمەتی بێبنەما و پەروەندە سازی بەرەڕووبوونەتەوە. هەندێکیان ڕایانگەیاندووە کە لە کاتی لێکۆڵینەوەدا ئەشکەنجە و ئەزیەت و ئازار دراون و لە دەرمان و ئیمکاناتی پزیشکی بێبەشکراون. بەلوچستانیش لەم شەپۆلی سەرکوتگەریە بێبەری نەبووە. بەرەبەیانی ڕۆژی سێشەممە 18 بەفرامبەر دوا بەدوای هێرش و پەلاماری هێزە نزامیەکان بەدەیان ئۆتۆمۆبیلی سەربازی و ژمارە تایبەت بۆ سەرچەند ناوچەیەکی شاری نۆسرەتابادی سەر بە شارستانی زاهیدان لانیکەم 38 کەس و لەوانە چەندین ژن دەست بەسەر کران و گواسترانەوە بۆ گرتوخانەی زاهیدان. دەست بەسەرکردنەکان هاوکات بووە لەگەڵ تند و تیژی و ئەزیەت و ئازاری دڕندانە و دانیشتوانی ئەو ناوچانەیان تووشی ترس و خۆف و دڵەڕاوچێ کردووە. شەپۆلی دەست بەسەرکردنەکان و گوشار بۆ سەرچالاکانی پیشەیی و مەدەنی تەنیا لە سێ گۆشەی لە خوێن گەوزاوی کوردستان، بەلوچستان و خوزستاندا بەرتەسک نەبووتەوە. بانکێشکردن و دەرکردنی چالاکانی پیشەیی مامۆستایان ڕۆژ لە دوای ڕۆژ پەرەدەستێنێت. سزای لە ڕاددەبەدەر قرس لە دژی چالاکانی پیشەیی مامۆستایانی خوزستان، بڕینی پلەبەندی 101,000 مامۆستا و لێدانی پێبەن لە چالاکانی پیشەیی مامۆستایان، هەمووی ئەمانە نیشانەی شەپۆلێکی سەرکوتی بەردەوام و ڕێکخراوە کە لەلایەن وەزارەتی پەروەردە و دام و دەستگا سەرکوتگەرەکانەوە بەرامبەر بە هەڵسوڕاوانی پیشەیی مامۆستایان کەوتۆتە ڕێ. هاوکات لەگەڵ ئەم سەرکوتکردنە بەربڵاوانەدا بێدادگاکانی دەسەڵاتی ئیسلامی چەندین حکمی نامرۆڤانەی ئیعدامیان بۆ ژمارەیەک لە زیندانیانی سیاسی دەرکردووە. تا ئێستا لانیکەم 54 زیندانی سیاسی و عەقیدەتی سزای ئیعدامیان بەسەردا سەپێنراوە. پارێزەری پەخشان عەزیزی هەواڵی پشتڕاستکردنەوەی حکمی ئیعدامی ناوبراوی لەلایەن دادگای باڵاوە ڕاگەیاند و ناڕزایەتی خۆی بەرامبەر بەم حکمە نامرۆڤانەیە دەربڕی. هاوکات حکمی ئیعدامی 2 زیندانی سیاسی بەناوەکانی بێهروز ئیحسانی و مهدی حەسەنیش لەلایەن دادگای باڵاوە
پشتڕاستکراوەتەوە. بە پێی راپۆرتی کۆمیساریای باڵای مافەکانی مرۆڤی ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان، ڕژیمی ئیسلامی ئێران لە ساڵی 2024 زاینیدا 901 کەسی بە شێوەیەکی نامرۆڤانە لە سێدارەداوە لە ناڕزایەتی بەرامبەر بە پەرەسەندنی سزای جنایەتکارانەی ئیعدام. زیندانیانی 25 زیندان لە سەرانسەری وڵات 50مین هەفتەی کەمپەینی سێشەممەکانی نابۆ ئیعدامیان بەڕێوە بردووە کە پاڵپشتی گەرمی زۆریەک لە ئێرانیە ئازادی خوازەکانی شارە جۆر بە جۆرەکانی ئوروپایان بۆ لای خۆیان ڕاکێشاوە لە کاتێکدا کە کۆماری ئیسلامی لە هەر بوارێکەوە لەگەڵ بنبەستی سیاسی بەرەو ڕووبۆتەوە. تونترکردنەوەی ئەم ڕێو شوێنانە بەشێکن لەو هەوڵە بەربڵاوە سەرکوتگرانەی کە بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی ناڕزایەتیە کۆمەڵایەتیەکان بەرنامەڕێژی کراوە. دەسەڵاتێکی کە لە ناو زۆرینەی دانیشتوانی کۆمەلگادا هیچ شەرعیەتێکی نییە، دەسەڵاتێکی کە ژیانی لە کرێکاران و زەحمەتکێشان کردووە بە دۆزەخ و دەیان ملیۆن کەسی بە چەندین قات خستۆتە ژێر هێڵی هەژاریەوە، دەسەڵاتێکی کە هیچ پلانێکی بۆ داهاتووی ملیۆنان گەنجی بێکار و خوێندەواری زانکۆنیە، دەسەڵاتێکی کە سیستمێکی نامرۆڤانەی ئاپارتایدی جەندەری بەسەر نیوەی کۆمەلگا واتە ژناندا سەپاندووە و بەردەوام بە پێی یاسا و ڕێسای کۆنەپەرستانە سوکایەتیان پێدەکات و ئەزیەت و ئازاریان دەدات، دەسەڵاتێکی کە سیستمێکی چەوساننەوەی پراوێزنشینانی لەلایەن ناوەندەوە دامەزراندووە و نەتەوەستەم لێکراوەکانی نەک هەر لە ڕووی فەرهەنگی و زمانەوە لەگەڵ بێمافی و هەڵاواردن بەرەو ڕوو کردوێتەوە، بەڵکو بەردەوام کرێکارانی کۆڵبەر و سوخبەری ئەو ناوچەستەم لێکراوانە کە بە دوای پەیداکردنی پاروەنانێک بۆ سەر سفرەی هەژارانەی خۆیان و بنەماڵەکانیاندا هەڵوەدان دەکەونە بەردەسڕێژی گولەی هێزە بەکرێگیراوەکان و دەکەونە بەردەسڕێژی گولەی هێزە بەکرێگیراوەکان و گیانیان لێ دەستێندرێت. دەسەڵاتێکی کە بە میلیتاریزەکردن و بێپلانی و ڕاندخۆری و گەندەڵی ژینگەی وێران کردووە، دەسەڵاتێکی کە تەنانەت توانای دابینکردنی گاز و کارەبای پێویستی هاوڵاتیانیشی نییە و دەیان ملیار دلاری لە سەروەت و سامانی ئەم وڵاتە و بەرهەمی ڕەنج و چەوسانەوەی ئەم خەڵکەی لە پێناو ئامانجە کۆنەپەرستانە ناوچەیەکانی و هەروەها دەستەبەرکردنی قوڵایی ئیستراتێژیک بە مەبەستی مانەوەی خۆی بە فیڕۆداوە، بە دەستی خۆی پێویستیەکانی لە ناوچوونی خۆی فراهەم کردووە. خودی بەرپرسانی ڕژیم باس لە ئەگەری تەقینەوەی ڕق و تووڕەیە کۆمەڵایەتیەکان دەکەن و چڕکردنەوەی سەرکوتەکانیش بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی ئەو نەفرەت و بێزاریە گشتیەیە. بەڵام ئەمڕۆ ئیتر جەماوەری خەباتکاری ئێران دیواری سیاسەتی ترس و تۆقاندنی ڕژیمیان تێکشکاندووە و بێسەمەربوونی ئەم هەوڵانە لە حزوری بوەیرانەی ژنانی ئازادپۆش لە سەر شەقامەکان لە خەباتی بێپسانەوەی کرێکاران، مامۆستایان، پەرستاران، خانەنشینان، بنەماڵەی دادخوازان و مافخوازی نەتەوەستەم لێکراوەکان بەڕوونی بەرچاو دەکەوێت. بەردەوامی شەپۆلی بەربڵاوی سەرکوتەکان چ لە ڕێگەی دەرکردن و جێبەجێکردنی سزای نامرۆڤانەی لە سێدارەدان، چ لە ڕێگەی گرتن و دەرکردن و بانکێشکردنە بەربڵاوەکان و چ بە بەڕێوەبردنی مانۆڕی هێزەکانی بەسیج بەڕوونی دەری دەخات کە سیاسەتی سەرکوتی ڕژیم نەک هەر جەماوەری خەڵکی چاوترسێن نەکردووە، بەڵکو بە پێچەوانەوە دەسەڵات ترسی ئەگەری سەرهەڵدانی ئاخێزی شۆڕشکێڕانەی جەماوەری لە دڵ نیشتووە. ئامانجی ڕژیم لە گرتنەبەری ئەم ڕێو شوێنانە بریتیە لە بێسەرکردنی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و ڕێگریکردن لە خۆڕێخستن و لێک نزیک بوونەوەی هەرچی زیاتری نێوان ڕێکخراوە پیشەیی و جەماوەریەکانی سەر بە چین و توێژە جۆراوجۆرەکان بۆ پوچەڵکردنەوەی ئەم شەپۆلی سەرکوتکردنە تند و تیژ و بێبەزەیانە. هیچ ڕێگەیەکی تربوونی نییە جگە لە خۆڕێخستنی بەربڵاوتر، پلان و بەرنامەی وردبینانەتر بۆ پاراستنی هەڵسوراوانی پیشەیی لە ڕێگەی ڕێخستنی جەماوەری بەرینتر، جەخکردنەوە لەسەر نافەرمانی مەدەنی بەربڵاوتر و کۆکردنەوەی هێزی زیاتر بۆ بەشداریکردن لە خۆڕاگری مەدەنیدا. ئێمە ئەم کردەوە سەرکوتگەرانەی حکوومەتی ئیسلامی ئێران بە توندی ئیدانە دەکەین و داوا لە سەرجەم حیزب و ڕێکخراو و لایەنە سیاسیە پێشڕە و پێشکەوتن خوازەکان دەکەین
کە لە بەرامبەر دەرکردنی سزای کۆنەپەرستانەی ئێعدام بۆ هەڵسوڕاوانی سیاسی لەوانە پەخشان عەزیزی، وریشە مرادی، بێهروز ئیحسانی، مێهدی حەسەنی، مجاهید کورکور، عەباس دریس، مێهراب عەبدوڵڵازادە و زیندانیانی تری مەحکوم بە ئێعدام بێدەنگ نەبن و بە هەر شێوەیەک کە دەتوانن لە دژی دەسەڵاتدارێتی ئیسلامی و جێبەجێکردنی ئەو کردەوە نامرۆڤانەیە خۆڕاگری بکەن. هەروەها ویستی ئازادی تەواوی دەستگیرکراوەکانی ئەم دوایانە و سرجەم زیندانیانی سیاسی بکەن بە ویست و داواکاریەکی گشتی. ئەوەی لە کۆماری ئیسلامی ماوەتەوە تەنیا بریتیە لە دام و دەستگا سەرکوتگەرەکەی کە ئەوەش بە خەبات و بەرخۆدانی جەماوەری و ڕێکخراو پوچەڵ دەکرێتەوە. ئێمە هەروەها داوا لە هەموو حیزبەکان، ڕێکخراوەکان و ناوەند و کەسایەتی و هێزە پێشکەوتن خوازەکان دەکەین بە هەر شێوەیەک کە دەتوانن لە پێناو هەڵوەشانەوەی سزای نامرۆڤانەی لە سێدارەدان، ئازادی سرجەم زیندانیانی سیاسی، کۆتایی هێنان بە گرتن و لێپێچینەوە و گوشار بۆ سەر هەڵسوڕاوان و بنەماڵەکانیاندا تێبکۆشن. ڕێخستن و بەڕێوەبردنی کەمپەینی سەرانسەری لە هەموو وڵاتانی جیهان لە پێناو ڕزگارکردنی گیانی پەخشان عەزیزی، وریشە مرادی، بێهروز ئیحسانی، مێهدی حەسەنی، مجاهید کورکور و باقی زیندانیانی سیاسی مەحکوم بە ئێعدام پێویستیەکی بەپەلە و هەنووکەییە. بەتایبەت ئەو ڕێکخرا و دامەزراوانەی کە ساڵانێکی زۆرە لە دژی سزای لە سێدارەدان و بۆ ئازادی زیندانیانی سیاسی تێکۆشاون، ئێستا دەتوانن بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ یەکتر و بە ڕێخستنی بزوتنەوەیەکی سەرتاسەری دژ بە سزای لە سێدارەدان نەهێڵن ڕژیمی فاشیستی کۆماری ئیسلامی ئەو تێکۆشەرانەی کە گیانی خۆیان لە پێناو دەستەبەرکردنی ئازادی و دموکراسی و سۆسیالیزمدا خستۆتە مەترسیەوە لە سێدارە بدات. بڕوخی ڕژیمی کۆماری ئیسلامی، بژی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیزم. هەیەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشکێڕی ئێران ڕاهی کاریگەر و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران. هەینی 21 بەفرانباری 1403 دەی ژانویەی 2025.